والله هەر کەسێک سوێنێکی درۆ بخوات، ئەو سوێنەی کە خواردوێتی بە درۆ ڕازگۆ نییە تێیدا، والله هەر ئاوا بە بەلاش ناڕات، والله هەر ئاوا بە بەلاش کۆتایی پێ نایە و من لە بیرم کرد و منت خەڵەتان و منیش تۆم خەڵەتان و تەواو نە، هەمووی نووسراوە. ڕۆژێک دێت لە یەکەم دەقەی مردنتەوە باجی هەمووی ئەدەی. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک ماڵی مسلمانێک بە سوێنێکی درۆ داگیر بکات بی بچڕێنێ بۆ خۆی، واتە شتێک لە کابرایەکە بچڕێنی شتێکی لێ ئەسێنی بە سوێنی درۆ، بەخوا ئەوەنەم پێداوە ئەوەنەت پێ نەداوە، بەخوا هی منە هی تۆ نییە. هەر سوێن گرنگ ئەوەیە شتێک بەس بەهۆی سوێنەکەەوە لە کابرای بسێنی تر هەر چەندێک بێ، گەورە بێ بچووک بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەو سوێنە درۆیە دەبێتە نوقتەیەکی ڕەش حتا ڕۆژی قیامەت، حتا دەمرێەوە هەتا قیامەتیش ئەو نوقتە ڕەشە لەسەر دڵی لا ناچێ. چەند کەس ئیسە بە هەزارەها ملیۆنەها کەسەیە نوقتەی ڕەش لەسەر دڵی دروست بووە کە نیشانی بەدبەختیە. ئەو نوقتەیە دەفەرمێ لا يغيرها شيء إلى يوم القيامة، ئەو نوقتەیە قەت کۆتایی پێ نایە لەسەر دڵی ئینسان دروستە بێت. بۆیە لە صحیح تەرغیب فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من أكبر الكبائر اليمين الغموس، یەکێک لە تاوانە زۆر گەورەکان کە ئینسان بە هیلاکەدا کە ئینسان سوێنی درۆ بخوات بۆی کە ماڵی خەڵکێک بۆ خۆی ببچڕێنێ، بۆی کەسێ بکا بە قوڕە، بۆی فێڵە کەسێ بکا کەسێ بخەڵەتێنێ بە سوێنێکی درۆ، چونکە کە تۆ سوێنت خوا بەرامبەرەکەت شلە بێ، بەرامبەرەکەت قەناعەتەکە تەواو. ئەگە تۆ لەو مەسەلەدا ڕازگۆ نەبی نقطەی ڕەش لەسەر دڵە دروستە بێ و تاوانێکی زۆر گەورەت کردووە. حتا زانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم حەدیث صحیح تەرغیبەکە ئەفەرمێ والذی نەفسی بیەدیه، جوان گوێ بگرن مانە شتێکی ئەوە ئاسایی نییە. ئەو نقطە ڕەشە کە لەسەر دڵە دروستە بێ لە قیامەتە حساباتی لەگەڵا کرێ، حساباتی جیاوازی لەگەڵا کرێ. سوێن بەو خوایەکێک گیانی منی بەدەستە، سوێن بەخوا. پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لا يحلف رجل على مثل جناح بعوضة إلا كانت نكتة في قلبه إلى يوم القيامة. الله أكبر. سوێن بەخوا ئەگەر کەسێک لەسەر باڵی مێشولەیەک، مێشولە ئەخر مێشولە چەند باڵێکی هەیە، لەسەر یەک باڵێکی مێشولە نەک مێش، سوێن بەخوا ئەگەر سوێن لەسەر شتێ بخۆی بەقەت باڵی مێشولەیەک نرخی هەبێ و قیمەتی هەبێ، نقطەیە ڕەش لەسەر دڵ دروست ئەکا هەتا ڕۆژی قیامەت هەر دەمێنێت. لە ڕۆژی قیامەتە محاسەبەش دەکرێ ئەمە فڵان کەس نقطەی ڕەش لەسەر دڵێتی مافی خەڵکی خواردووە، سوێنی درۆی خواردووە مافی خەڵکی خواردووە. کەواتە ئاگادار بە ماڵی مسلمانێ ببچڕێنی، مسلمانێ بخەڵەتێنی بە سوێنی درۆ، ئەگەر ئەو شتێک کە سوێنت خواردووە لەسەری بۆ خۆتی بەری، ئەگەر بەقەت باڵی مێشولەیەک بێ یەک باڵێکی، نقطە ڕەشەکە لەسەر دڵە دروستە بێ و لە قیامەتیش باجی ئەو نقطە ڕەشەتی، ئەو خاڵە ڕەشەتی. تەماشاکەن چەندێک خەتەرە. ئەمە زۆر ترسناکە بەقەت باڵی مێشولەی مافی خەڵک بخۆم، لە قیامەت محاسەبە دەکرێم لەسەری. هەی خاک بەسەر ئەوەی مافی ملیۆنەها و ملیارە خەڵکی خواردووە. ئەوە قیامەتی هەر ڕۆشناییتیانێ تاریک وەکو قیری ڕەشوایە. بەخوای گەورە کاتێ زاڵمەکان دەبینم پێ دەکەنن بەزەیم پیان نادێتەوە، بەخواوانە داماون، بەخوا زۆر داماون، بەخوا گوناحن، بەخوا بەدبەختن، بەخوا دۆڕاون، بەخوا ڕووناکی لە دڵ و لە دەروون و لە قیامەتیانە نەماوە، قڕ بەسەریان، قڕ بەسەر ئەوانش کە دیفاع لەو زاڵمانە دەکەن. کەواتە ئاگادار بە ئەگەر بەقەت باڵی مێشولەیە ماڵی خەڵک بۆ خۆت بە سوێن بخۆی داگیری کەی ئیتر لە کەسابەتا بێ لە شتی ترا بێ، بەخوا لە ڕۆژی